Ladies and gentlemen, I'm delighted to be here with you today on this important occasion. University graduation is the culmination of years of hard work, and it is a rite of passage. It marks the transition to life as a professional, in the business world or in the wider social community, in Denmark or abroad. It is a proud day for you and your families, as well as for your friends. This is certainly a day worth celebrating. The ceremony here today may be the beginning of a new tradition at Copenhagen Business School. While it is about celebrating the successful achievement of a life goal, it is also a way to embrace new responsibilities and opportunities. And while participating in the congregation is essentially your farewell to CBS, it is also an event by which to remember this great business school and the many friends you have made here. To my knowledge, this Cand.Merc graduation ceremony is the first of its kind in Denmark. It is markedly Anglo-Saxon in its inspiration, but it resembles similar traditions in China, Japan, and elsewhere. My own experiences from life and work in Hong Kong, Vienna, Tokyo, London, and not least from my many years in Denmark, have taught me the significance of tradition to provide some continuity amidst change. I hereby declare the ceremony open. Thank you. Now this ceremony is ending, and I would like you to turn your tassels. You may now toss your hats in the air.
بەسێکم وابزەم شەهادەکەیە بەڵام بە نوعێکی ترە منیا Jumi brau. زۆر دڵم خۆشە ڕۆژێکی زۆر خۆشە شادەکەم وەرگرتووە ئیتر 6 ساڵی ڕێکم تەواو کردووە هیچ جامعە دوایەمە ئیتر دەست پێکەم بە ئیش ئینشاڵڵا ئیتر هیوادارم ئەگەر بتوانم لە مستەقبەلمە بڕۆمەوە بە کوردستان شتێک لە کوردستان بکەم ئیتر حەزەکەم بەم شەهادەیە زۆر مستەقبەلێکی باش بۆ کوردستان دروستکەین چونکە پێویستە بەڕاستی بە تەلەبەی وەکو ئێمە کە تاخەروجمان کردووە بڕۆینەوە بە کوردستان شتێک بکەین ئیتر ئەوە هەوڵمە ئیتر ئیشەڵا بۆ مستەقبەلمەوە ئەوە ئیشەکەمە بێ ڕەنجی چەند ساڵەمان هاتە دی بە خۆشی و بەسەری بەرزەوە کە کچەکەم شەهادەی ماستەری هێنا لە سیاسە و اقتصادە زۆر پێ خۆشحاڵم کە ئیشەڵا ببێ بە ئینسانێکی ڕێک و بێت بۆ مستەقبەلی وڵاتەکە ئیش بکات لە دواڕۆژی کوردستانە هەوڵ با ئیشەڵا بتوانێت شتێکی باش بکە هیوادارم هەموو مناڵێکی کورد چاوی لێ بکەن ببێ بە نمونە بۆ کوردەکانی ئەوروپا و دەرەوە کە بتوانن عینە شەهادەیەکی وا بێنن کە لە کوردستانە خزمەتێکی میلەتەکەی خۆیانکەن بۆ دواڕۆژان کەم ئەزیێتەمان کێشا و هێنامان ناو وڵاتانە کە ئاوایی ڕەنجەکەیان بخۆینەوە پێخۆشحاڵم کە هەموو مناڵێک وەکو مناڵەکەی من دەرچێ وەکو ئەڤین دەرچێ بە شەهادەی بەرزەوانی کە وەختێک کاتێ مە هاتینە دانیمارک ساڵی 1970 بوومە مامۆستای قوتابخانەی کوردی لە شاری ئاوز لە دانیمارک دەوری 1970 تەلەبەم هەبووە کە هاوین پێگەیانوە یەکێک لەمانە کە کچەکەی خۆم بوو کە ئیسا حاڵێن ماستەری هێناوە لە اقتصادی سیاسی کە عمری 3 ساڵ بووە بۆ ئەوەی کەوا گەیانمە دانیمارک لە عمری 5 ساڵیە هانیوە مەکتەبی کوردیەوە کە فێری زمانی کوردیم کرد ئەلفبای کوردی و ئیستا حاڵیەن و چەندەها مناڵی کەش هەر وەکو ئەم کچانەی من تێگەیشی کە هەمویانم پێگەیانوە هەمووی شادی چاکم پێهێناون کەوا هەمووی بۆ هەوڵماوە کە وەکو پێشمەرگەیە کە چۆن خەباتم کردووە لە شاغ لە ناو شارە هەر ئاواش خەباتم کرد لە دانیمارک کەوا مناڵی کورد زمانی خۆی لەبیر نەچێتەوە بە هەموو توانام 13 ساڵی ڕەبق هەتا تەقاعودی هەوڵمە یەکێک لەمانە کە ئێستا مناڵی خۆمە زۆر پێخۆشحاڵم کەوا بۆ نەوەی میلەتەکەی خۆم کە پێ بگات و هەوڵ با کۆشش بکە چێتەوە خزمەتی شاری خۆم کا شاری ساری سلێمانی هەڵمەت و قوربانی کە خزمەت بە نەوەی خۆمان کە بە پێی توانای خۆی هەوڵ با ئینشاءالله